ئەمە جلو بەرگەکانی ئاەگیا خۆیەتی گشتی ئەپارێزم هەتاکو خۆی تێگەی ئینشەڵڵا هیچیشی لە ناو نادەم چکم خۆی زۆر دڵی بەم بووکە خۆش هەتا خۆم بمێنم ئەم بووکە لە ناو نادەم هەتا خۆی دێت و ئینشەڵڵا هیچ ئەمەش جلو بەرگەکانێتی هیچی لە زۆرتری زۆریشی هەیە یەک جانتایەتیش جلوبەرگی هەیە حل لەو دەقەوە بۆ لەدایک جلوبەرگی مە ئێشتا هەڵگرتە هەتاکۆ ئیسا وەکو ئەوەیە زندوو بێت چووکم ئەمە زکراتێ زۆری تایە ئەم مناڵە زکراتێ زۆر چەندەها کەس خەفەتی خوارد سە لە ژێر خاکە خوایە ئێستاکە بیخیتەبان ئەم سڕە خوایە خۆت ئەزانیت کێ بردێتی چۆندایە چۆن بردێتی بۆ کوێ بردێتی ئەمە لە 6/11/2011 بریا 6/11/2011 بریا 11/5/2009 لەپێی قارێک تریان مناڵێک تریان فڕادا ئایا ئەمە لە قار دایکە مناڵەکەی باوکی ئەوڕۆیە فڕێدا هەر کەس و کار خۆیان فڕیانە هەر کەس و کار کێشی عایلی نانەش ئەم جلوبەرگە لەبەر بکات و جوان سوورە پێوەخوا ئەمە باوەژنێکی کردی بۆی ئەمەش باوەژنەکە تری کردی بۆم بووکە ئەوەنە حەزی لێ کرد و ئەوەنە تازە بڵێ تازە دڵی وە لە ئابۆشت ئەکریاوە لە حەیبەتە قاچێکی بۆ خۆی دەکرد وتی ئەم مناڵ لە کفریەوە بریاوە ئەوە تا خاوەنی سوالکەرەکانی ئەڵێ لەو منطقا بردمە من وتی مەڵام مناڵەکە ئیسا ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربانە بۆ من هیچ ڕۆژێکی خۆش نییە بۆ من هیچ ڕۆژێکی خۆش چکم لە بەیانێکەوە سابە لە قەوتاکە و ئیستا هیچ دڵم خۆش نییە زۆر بێتاقەتم ئیمڕۆ دە ڕۆژە مناڵەکەم بێسەر و شوێنە داواتان لێ ئەەکەم بەکوو کەسێکی دڵسۆز بۆ ئیشەی منە بەدادۆچین و باشی بۆ بکەن زۆر ڕۆژێکی ناخۆشە ئەمڕۆ لای من ڕۆژێکی زۆر ناخۆشە مناڵەکانی ترمیش تەواو هەست بە بێتاقەتیەکەمان نەکەن کچە گەورەکەم ئەڵێ دایە بۆ نە بێتاقەتی جێژن زۆر ناخۆشە ئەزانم جەژن ناخۆشە بەس چی بکەم کاری وهایش ناکەم جەژنە مناڵەکانی ترمی شتێک بدەم ئەمڕۆ 10 ساڵە کچەکەم سەر نەقمە و بێسەر و شوێنە ڕۆژێکی خۆشە لەگەڵی منشە بەس ئەو خۆشە نییە بڕەوە دڵی خۆم وەکو جارە و ساڵەکانی ڕابردوو زنی مایدا حقمان بسين قش جنجر قوت مراقبة قالي لسر من الله مراقبة من لزيان بوي شو أنا قنرو أترسلنا ما قاتل فيش 10 سال بليسا ساعات 8:30 وك أمر رجا ضحية أكرا ججني قربان بو من على كم ليراك ورفيان لا درشو اتنازل برو أنجامي برو كبرى تا استابة دوايا دقرم داواکارم ئەو کەسانیش کە ئەم کارەساتیانە کردە دڵیان نەرمیا بێ بیتێرنەوە بۆم داواکارم لە خوایش من دەرچووم وەکو جەژنانی پێش و جەژنەمبارکە لەگەڵ ئەم درا هاوسێ و هاوڕێکانمان کرد ڕۆیمە ئەو سەر فەرعەکەمان مناڵەکان گەڕیان بە دواجاوتیان وەڵی بێ مناڵەکە دیار نییە گەڕیامەوە مناڵەکە دایکی لە خۆیان من هاوردمە لە من شوایەکە لای دایکێتی ئەو ڕۆژە بوو کە مناڵەکەم پێش 10 ساڵ لێرەکە ڕفێنرا ئەیتر بە دوایە دەگەڕم تا ئێستاکەش ڕگانە مۆبایلەکەەوە بەخێرە